عێرباضی کوڕی ساری یەکێکە لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت جومعە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاریەدا فەرمووی ئیذا سەقە الرەجل ئیمرأەتەه ئوجر ئەوە لە زمنی قسەکانیدا بوو فەرمووی هەر پیاوێک پەرداغێک ئاویدا خێزانی ئەوە خوا ئەجری لۆ دەنووسی خۆی عادەت وایە ئێستا لە کنەمەش وایە لە ناو عەرەبانیش داوا بووە پیاو کە دەستەوە ماری ئافرەت خزمەتەکە مەسەلەن ئاوی دەینی و شتێکە داتەوە پیاوی وانە دەفەرمێ ئەو ڕۆژە کە من چوومەوە مارێ بزانە لە خوتبە گوێی لێ دەبی هەتا مارێ ئاوم تێ کرد و بردم لە بۆ پێش خێزانم دامنا فەرموو ئەو ئاوە وەگرە دەڵێ زۆری پێ سەیر بووتم پێت سەیر نەبی پێغەمبەر وای فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە هەم ئەو ئافرەتە پێغەمبەری خۆشەوێ صلی الله عليه وسلم دینی خۆش دەوێ هەموو شتێکی خۆش دەوێ لەبەر چێ لەبەرەوەی مافی ئەو دەستەبەرەکە لەبەرەوەی ئەرچی ئەو ئاسانتر دەکا بەڵام هەر کاتێ تەماشای کە مەسەلەن کۆمەلگایەکدا دروست بوو پیاوەکە تون بوو دیکتاتۆر بوو هەموو شتێک دەبی بەدری ئەو بغەڵەتیش بکە هەر کەس نابی قسەی لەگەر بکە ئەو خێزانە بەرەو حاڵێکی خراپدا دەڕوا